ئای کە ئەو خۆ زۆر خۆشە لە خەوێدا ببینی پێغەمبەری خوا بێتە ماڵەکەت صلی الله عليه وسلم. بەخوا من دەڵێم ئەگەر ئەو خۆتان بینی خێرێ بکەن و سەدەقەیە بکەن، چونکە خێرێکی زۆر گەورەی تێدایە و موژدەیەکی زۆر خۆش و ڕەحمەتە بۆ تۆ و هەروەها بۆ ماڵەکەشت. بەناوی خوای بەخشەندە و میهرەبان، ئازیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. پشت بە خوای پەروەردگار لەو ڤیدیۆشدا باس لە لێکدانەوەی خەوێکی دیکە دەکەین، بەڵام لێکدانەوە و خەوی ئەو جارە موژدەیەکی زۆر خۆش و خێرێکی زۆر گەورە و ڕەحمەتێکی گەورەیە. هەر دوعا بکەن ئەو خەوە ببینن. بەخوا من دەڵێم ئەگەر ئەو خۆتان بینی خێرێ بکەن و سەدەقەیە بکەن، چونکە خێرێکی زۆر گەورەی تێدایە و موژدەیەکی زۆر خۆش و ڕەحمەتە بۆ تۆ و هەروەها بۆ ماڵەکەشت. ئەویش خەو بینینە بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. ئەگەر کەسێک پێغەمبەر لە خەودا ببینێت، یاخود پێغەمبەر بێتە ماڵەکەی، یاخود پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ قسە بۆ ئەو کەسە بکات، ئایا لێکدانەوە و ئەو خەوە تەفسیری چۆنە؟ ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمان سەبسکرایب نەکردووە، بەر لەوەی کە بچینە سەر لێکدانەوەی خەوەکە سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی هەر کاتێک ڤیدیۆیەکمان بڵاو کردەوە بە ئاسانی بەدەستی تۆ بگات و بتوانانی لە کاتێک گونجاوی خۆتدا تەماشای بکەیت و هەڵبەت لایک و کۆمنتیشتان بیر نەچێت بۆ ئەوەی بگاتە زۆرترین خەڵک ئێوەش بەئیزنی خوای پەروەردگار لەو خێرەدا بەشدار دەبن. ئەگەر کەسێک لە خەویدا پێغەمبەر ببینێت صلی الله عليه وسلم، ئەو خەوە سێ مانە و لێکدانەوەی زۆر خۆش و موژدەی زۆر خۆشی تێدایە. یەکەمیان ئەگەر کەسێک پێغەمبەر ببینێت لە خەودا، بەتایبەتی ئەگەر لەسەر شێوازی خۆی ببینێت، ئەو خەوە هێمای خێرێکی زۆر گەورەیە و مژدەیەکی زۆر خۆشە و هێمای چاکبوونی حاڵی ئەو کەسەیە و هێمای ئەوەیە ئەو کەسە زیاتر لەسەر دینداریدا بمەزرێت بە ئیزنی خوای پەروەردگار. دووەمیان ئەگەر کەسێک پێغەمبەر لە خەودا ببینێت صلی الله عليه وسلم، ئەو خەوە هێمایە بۆ ئەوەی ئەو کەسە زیاتر دەست بە سنەتی پێغەمبەرەوە بگرێت صلی الله عليه وسلم، لەسەر تاعەت و دینداریدا بمەزرێ و هەروەها بەردەوام بێت. بەتایبەتی ئەگەر کەسێک دەستی لە چاکەدا بێت، دەستی لە خێردا بێت، دەستی لە کاری چاکە و بانگەوازی و خێر و خێرات و چاکە و چاکەکاری و تاعەتدا بێت، ئەو خەوە واتە بینینی پێغەمبەر لە خێوێدا صلی الله عليه وسلم هێمایەکە بۆ ئەوەی کە تۆ زیاتر لەسەر چاکەت دامەزرا و بەو بەردەوام بە. ئەگەریش ئینسان کەم و کوڕیەکی هەبێ پێغەمبەر لە خێوێدا ببینێ صلی الله عليه وسلم، ئەوە پەیامێکە پێغەمبەر پێت دەڵێ لە ڕێی ئەو خەوەوە، ئەوە پەیامێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێت دەڵێ لە ڕێی ئەو خەوەوە کە دەست لە خەراپە و لە گوناهەکەت هەڵگرە، ئەگەر کەم و کوڕی و ناتەواویەکەت هەیە چارەسەری بکە. سەیەمیان ئەگەر کەسێک پێغەمبەر لە خەودا ببینێت صلی الله عليه وسلم، ئەگەر کەسێکی خەفەتبار بێت، گیر و گرفتی ژیانی هەبێت، لە ناخۆشی و ناڕەحەتیدا بێت، ئەو خەوە مژدەیەکی زۆر خۆشە بەوەی کە ئەو کەسە دەروی خێری لێ دەبێتەوە، خەم و خەفەتەکانی نامێنێ، کێشە و گرفتەکانی بە ئیزنی خوای پەروەردگار چارەسەر دەبێت، یاخود دەروی خێر و دەرگای خێر نزیک بووە لەلایەن خوای گەورەوە بۆ ئەو کەسە بە ئیزنی خوای گەورە ناخۆشی و ناڕەحەتی و خەم و خەفەتی نامێنێ و ڕزگاری دەبێت. ئەگەر کەسێک نەخۆش بێت پێغەمبەر لە خەودا ببینێت، ئەو خەوە بە ئیزنی خوای گەورە هێمای شیفایە بۆ ئەو کەسەی کە نەخۆشە، پێغەمبەر دەبینێت صلی الله عليه وسلم. ئەگەر کەسێکی گوناهبار دەستی لە گوناه و تاوانێکدا بێت، پێغەمبەر لە خەوێ ببینێت صلی الله عليه وسلم، دەی براکەم خوشکی بەڕێز، ئەوە چاکەیەکە لە لای خوای گەورەوە لەگەڵ تۆ کراوە کە پێغەمبەر دەبینی، پەیامێکە بۆ ئەوەی کە واز لە گوناه و تاوان بێنی، واز لە کەم و کوڕیەکەت بێنیت، بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەوە ڕەحمەتێکە. پێغەمبەر ناچێتە خەوی هەموو کەس، کاتێک هاتە خەوی تۆ، ئەگەر کەم و کوڕیەکەت هەیە گوناهباری، چارەسەری کەم و کوڕیەکەت بکە. ئەگەر کەسێکی چاکەکار پێغەمبەر لە خەوێدا ببینێت صلی الله عليه وسلم، زۆر باش و ساڵح و گونجاوە و ئافرەتە یاخود پیاوە، ئەو خەوەش موژدەیەکی زۆر خۆش و باشە بۆ ئەوەی ئەو کەسە زیاتر لەسەر چاکەکەی دامەزرا بێت و دڵی بەخۆی خۆش بێت و هەروەها بەردەوام بێت. ئەگەر کەسێک لە خەویدا وای زانی پێغەمبەر هاتووەتە ماڵی صلی الله عليه وسلم، ئای کە ئەو خۆ زۆر خۆشە لە خەوێدا ببینی پێغەمبەری خوا بێتە ماڵەکەت صلی الله عليه وسلم، ماڵەکەت منەوەر کات، پڕخێر و بەرەکەتی کات. ئەو خەوە 5 تەفسیر و لێکدانەوەی هەیە، با بەیەکەوە گوێی لێ بگرین. ئەگەر کەسێک بینی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ماڵی و سەردانی ماڵەکەی کرد، ئەو خەوە هێمای بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگارە بۆ ئەو ماڵە، ئەو خەوە هێمای ڕزق و ڕۆزیە بۆ ئەو ماڵە، ئەو خەوە هێمای پارێزرانی کەسەکانی ئەندامەکانی ئەو ماڵەیە بە ئیزنی خوای پەروەردگار.
دووەم ئەگەر کەسێک بینی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەویدا هاتە ماڵەکەی سەردانی کرد بۆ چاکردنی حاڵی ئەو ماڵەیە، جا ئینسان تەماشاکات ئەگەر دەستی لە چاکە و تاعەت و لە چاکە و چاکەکاریدا بێت، ئەوە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەو ئەندامانی ئەو ماڵە زیاتر دامەزراو بن لەسەر چاکە و چاکەکاری و لەسەر تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار. ئەگەریش کەم و کڕیەکیان هەبێ پەیامێکە کە پێغەمبەر دێتە ماڵەکەت بۆ ئەوەی ئەگەر کەم و کڕیەک لە ماڵەکەتدا هەیە، بێشەرعیەک لە ماڵەکەتدا هەیە، چارەسەری ئەو کەم و کڕێ و ئەو بێشەرعیە بکە ئەگەر هەتە بە فەرمانی خوای پەروەردگار و بە ئیزنی خوای پەروەردگار. سێم ئەگەر کەسێک بینی پێغەمبەر هاتە ماڵەوەی لە خەودا، ئەو خەوە هێمای پارێزرانی ئەو ماڵەیە و ئەندامانی ئەو ماڵەیە لە شەڕ و لە خراپە و لە ئینسانی حەسوود و هەروەها لە ئینسانی چاوپێز بە ئیزنی خوای پەروەردگار. چوارەم ئەگەر کەسێک بینی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ماڵەوە لە خەویدا، یعنی پێغەمبەری بێتە ماڵ صلی الله عليه وسلم سەردانی ماڵەکەی بکات، بەتایبەتی ئەگەر لە ناخۆشی و ناڕەحەتیدا بێ، گرفتی خێزانی هەبێت، خەم و خەفەتی هەبێت، ئەو خەوە بە ئیزنی خوای گەورە هێمای ڕزگاربوونە، هێمای دەروی خێرە و هێمای دەرگای ڕەحمەتە بە ئیزنی خوای گەورە. ناخۆشی و ناڕەحەتیەکان، گیر و گرفتەکان و خەم و خەفەتەکان بە ئیزنی خوای گەورە نزیکە کە کۆتاییان پێبێت و ناخۆشی و ناڕەحەتی بڕوات و پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو موژدەیەک سەردانی ماڵەکەی کردووی لە خەودا. پێنجەم ئەگەر کەسێک بینی لە خەویدا پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ماڵی و سەردانی ماڵەکەی کرد، ئەگەر قسەی لەگەڵدا کردی، بەتایبەتی ئەگەر پێغەمبەر لەسەر شێوازی خۆی ببینیت، تەماشای قسەکەی بکە، ئەگەر فەرمانی شتێکی پێکردی بە قسەی بکە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو خۆی بیبینی، فەرمایشتی پێغەمبەرە وەکو ئەوەی وایە کە بە زیندوێتی پێغەمبەرت بینی بێت صلی الله عليه وسلم. دەی ئەگەر شتێکیشی پێوتی کە وازی لێبێنی گوناه و تاوانێک، کەم و کڕیەک، معاملەیەک لەلایەن ئافرەتانەوە، کوڕە سفوریەک، شتێک پێغەمبەر پەیامێکی پێدای، دەی واز لەو گوناه و تاوانە بێنە و دەستی لێ هەڵگرە، چونکە پێغەمبەر بۆ ئەوە هاتووە پەیامێکت پێ بڵێ، یان لەسەر چاکە دامەزراوبی، یان ئەگەر کەم و کوڕێ و گوناهێکت هەبێ واز لە کەم و کوڕێ و هەروەها لە گوناهەکەت بێنی. ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەودا بینیت، یاخود پێغەمبەر هاتە ماڵەکەت، ڕەنگی جوان و زەردەخەنەی لەسەر لێ بۆ پێدەکەنی بە زەردەخەنەیەکەوە پێغەمبەرت بینی صلی الله عليه وسلم، ئەو خەوە هێمای خۆشیە بۆ تۆ، هێمای خێرێکی زۆر نزیکە ڕوت تێدەکا بە ئیزنی خوای پەروەردگار. بەڵام ئەگەر بینیت پێغەمبەر لێت تۆڕەیە، تەماشای خۆت کە بزانت شکەم و کوڕیەکت هەیە چارەسەری بکە، ڕەنگە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەهۆی ئەو خۆوە پەیامێکت پێ بڵێ کە واز لە کەم و کوڕێ و گوناه و تاوانەکەت بێنی. ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم هات لە ماڵەکەت دانیشت، خوای گەورە و خۆتان بکاتە قسمەت، پێغەمبەر هات لە ماڵەکەی تۆدا دانیشت، ئەو خەوە هێمای ئیستیقراریەتی ئەو ماڵەیە و هێمای بەرەکەتە بۆ ئەو ماڵە و هێمای ڕزق و ڕۆزیە و هێمای پارێزرانی ئەندامانی ئەو ماڵە و ئەو ماڵەیە لە هەرچی شەڕ و خراپە و بەتابەتی لە چاوی پیس و لە حەسادەت خوای گەورە هەموو لایەک پارێزرا و کات. ئەگەر لە خەوت دابینی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ماڵەکە، سەلامی لێ کردی، ئای ئەو خەوەش هێمای ئەمان و ئەمینی و پارێزرانی تۆیە و هێمای مژدە و ڕەحمەتە بۆ تۆ و هەروەها بۆ ماڵەکەت. ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەودا قسەی لەگەڵ کردی، تەماشای قسەکە بکە، ئەگەر قسەکە فەرمانکردن و بە شتێک بە قسەی بکە، ئەگەریش نەهی لێکردی لە شتێک یاخود ئاگاداری کردیەوە لە شتێک یاخود بە ئاماژەی بۆ کردی کە واز لە گوناهە بێنی، واز لەو کەم و کوڕێت بێنی، واز لەو تاوانە بێنی، بە قسەی بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. بە هەموو شێوازێک بینینی پێغەمبەر لە خەودا صلی الله عليه وسلم و پێغەمبەر قسەت لەگەڵ بکات و پێغەمبەر ببینی و پێغەمبەر بێتە ماڵەوەت، هەمووی هێمای ڕەحمەت و خۆشی و بەرەکەت و ڕزق و ڕۆزی و مژدە و پارێزرانی تۆیە و پارێزرانی ماڵەکەتە بە ئیزنی خوای پەروەردگار. بەتابەتی ئەو کەسانەی کە لە ناخۆشی و ناڕەحەتیدان بینینی ئەو خەوە پێغەمبەر لە خەوێدا ببینن صلی الله عليه وسلم، بەتابەتی پێغەمبەر سەردانیان کات، ئەوە هێمای ڕەحمەت و چارەسەری و نەمانی ناخۆشی و گیر و گرفت و خەم و خەفەتە و هێمای دەروی خێرە لەلایەن خوای پەروەردگارەوە. مژدەیە کە ئەو پێغەمبەرە بێتە خەوت صلی الله عليه وسلم، خوای گەورە بیکاتە قسمەتمان ئەو پێغەمبەرە لە خەودا ببینین، هێمای ئەمان و چاکە و هێمای بەرەکەت و هێمای خۆشی و مژدەی خۆشیە. یا ڕەبی خوای گەورە لە قیامەتیشدا بیبینین و لەگەڵ ئەو پێغەمبەرە کۆمانکەیەوە. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.